بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە خزمەتی بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بانخوازدا بین بۆ پێشکەشکردنی بەشی دووهەم لە بابەتی زەواج یان گرێبەستی هاوسەرگیری. دیارە لە ئەڵقەی ڕابردووە لە باسی زەواج و گرێبەستی هاوسەرگیریە مامۆستای بەڕێز زەحمەتی کێشا واتاکەی ڕوون کردەوە و شەرت و ڕوکن و ئەحکامەکانی ئەم زەواجایی باس کرد و هەندێک لە حکمەتەکانیمان خستە ڕوو. پشتیوان بەخوا لە ئەڵقەی ئەم جارەیە باس لە هەندێک بابەتی دیکە لە گرێبەستی هاوسەرگیریەکەین، لەوانەش ئامانجەکانی زەواجەوە دەست پێەکەین تا بزانین بەرنامەکەمان بەشی کوێ ئەکات لە جۆرەکانی زەواجیش دەکۆڵینەوە. بۆ ئومێدەی ئەمە ڕێگایەک بێ بۆ ڕوونکردنەوەی ئەو جۆرە زەواجانەی کە لێرە و لەوێ بە ناوی ئیسلام و مسلمانانەوە ڕەواجی پێدەدرێ و دەکرێ بە تایبەتی زەواجی مسیار کە لەسەر ئەم چەمکە لەم بەرنامەیە ئەوەندەی کاتمان هەبێ ڕادەوەستین ئینشاءڵڵا. سەرەتایی بەرنامەوە گەرمی و خراپنی بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی یەکین بەخێر بێن. مامۆستای بەڕێز لە ئامانجەکانی زەواجەوە دەست پێەکەین جەنابەت ڕوونت کردەوە کە ڕوکن و شەرتی زەواج کامەیەوە پێناسەکەی بۆ بینەران خستە ڕوو. ئێستامانەوێ بزانین حکمت و ئامانج لە ئەنجامدانی ئەم جۆرە زەواجە کە ئیسلام فەرمانی پێ کردووە چییە؟ خۆی گەورە پاداشتان داتەوە ساڵوەستیان. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين. مامۆستای بەڕێز وەکو جەنابەت ئیشارەت پێکرێ من لە بەرنامەی پێشووە ئاماژەمان بۆ کرد کە ئیسلام بۆ گرێبەستەکان بۆ عەقدەکان پایی داناوە، ئەرکانی دانیاوە و کۆمەڵێ مەرجی دانیا و شەرتی دانیا بۆ لەبەرەوە هەر کەسی هەڵسێ بەویستی خۆی ماڵی خەڵکی داگیر نەکات، چۆن بیەوێت کڕین و فرۆشتن بکات و بە هەمان شێوە هەر کەسێک بێوە چۆن میرات تەوزیعکە، هەر کەسێک بێوێت بە تایبەتی عەقدی زەواج کە زۆر پیرۆزە، هەر کەسێک بێوێ بەویستی خۆی بڕە بڵێ وەڵامە خێزانمە و هەندێ ئاهوای خۆی بۆ ئەوەی بیگێنێتە مەبەستی خۆی، هیچ ضابطێک نەبێ، هیچ یاسایەک نەبێ کابرا پابەندی کە کاو ئەمەی کە باسمان کرد ئەبێت ئەو کچ و کوڕە دیاری بن، ئەبێت سیغە هەبێت ئیجاب و قبول کە باسمان کرد، ئەبێ کێ پێی هەڵسێ ئەم سیغە وەلی سەرپەرشتیاری ئەو کەسە، جا ئەبێ شاهد هەبێ، ئەبێ ئیعلان بکرێت، ئەبێ مارەیی هەبێت بۆ لەبەر ئەوەی کە دواتر ئەگەر بەم شێوە بوو ئەوە دەرئەچێ کە ئیسلام کۆمەڵێک ئامانج و ئەهداف لە پشت پرۆژەی زەواج و گرێبەستی شەرعی دروستکردنی خێزان هەیە دێتە دی. جاری بەرنامەی پێشوم لە بیرمە پرسیارێکت کردوتە باشە وەکو پێویست مامۆستا بۆ ئەمە نابینی لە دنیای واقعی خۆمانە. من ئیشارەتم بۆ کوتم ئێمە بە پێی پابەندبوونمان بەم دینەوە ئەو بەرهەمانەمان بینیوە. ئێستا نونەم هێناوتم باش ئێمە ئێستا من جەنابەت تا عەشرەتەکەشت ئەڕۆی کاکە مامە ئەمە خاڵمە ئەمە ئامۆزامە ئەمە پورزامە ئەڕۆی لەسەر ئەوەی کە گەڕێیتەوە بۆ کەسێک بە عەشرەتیش بگاپێت. دەی لە وڵاتانی تر خەڵک ئوسرە نییە، ئەمە بەشێک لەوەی کە دروست ئەبێت ئەم مەوەدە و ڕەحمە و خۆشەویستی و خزمایەتیەیە لە وڵاتانی تر باوکی خۆیان ناناسن. دوو دەیمومە بەردەوامبوونی خێزانی لە وڵاتانی کە بەڵامەوە تا سپاس بۆ خوای پەروەردگار، یعنی ئینسان بە ناسیاری گاتە باوکت دە پاش مردنیش حورمەتێکری لە بەروی هاوڕێی باوکت بووە. لەگەڵ ئەوەشە سەرڕای ئەوەی کە الحەمدولله ئەوەی کە ماوەتەوە بۆمان ئێمە یعنی بەڕاستی زۆر قەزاری ئەم ئیسلامی. ئەگەر بمبەخشی ینی کاتێک بە هەر پاسایەوەکەوە بێت ڕاکردن لە وەلی ئەمر و ئازادیدان بە دوو تاکە زەواجەکەن بە هەر جۆرە پاساوێکەوە مەسەلەن ئەکەوینە ناو داوێکی دیکەوە کە لەوانەیە لە داهاتووە ئەگەر تۆ بتەوێ ئەمە ناوەنەی بەندایەتی کە کەسێک وەلی ئەمرت بێ و زەواجت بۆ بکەو بەرچاوڕوونیت بداتێ، ئەگەر خۆت قوتاب بکەی لەمە ئەوە دوور نییە کەس بێنێ بکەویتە ناو بەندێکی ترەوە، ناو بەندایەتێکی ترەوە کە خەڵک ئەچەوسێنێتەوە.
ینی هەر لەبەرەوەی کەسێک نەبوو پشتگیری بکە کەسێک نەبوو بەرچاوڕوونیت بداتێت کەسێک نەبوو وەلی ئەمر مەسەلەن سەرپەرشتی زەواجەکەت بکە ینی ئەکرێ ئەوە بێتە زیانەکانی ئەوە ئینشاءڵڵا مامۆستا کە ئیشارەتت پێکە ناوتت ئامانجەکان ئەوە لەو خاڵەوە من بە ئاەتێک ئینشاءڵڵا وەڵام تەدەم وەلەوەی کە خوای گەورە فەرمیێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ئەوانەی کە لایان داوە لەو ضەوابتەی کە شەرع داینیاوە بۆ زەواج إلا تووشی گیرۆدەی گەورە بوون و جاری واشەیە لە هەندێک مەجلسە شەرمەکەن باسکەم بڵێن ئێمە ئەو ئیشەمان کردووە سەرەڕای کۆمەڵێ شتی شەرعی لەوێ پێشێ لەکرێت وەکو باسم کرد لە یەکێکیان بمرن ناتوان کەسکاو لە خێزانە مردووەکە ئەوە من میراتەکەی ئەبم ئەولات ناڵن ئەوریادادان بێ کەشف بێت دەوەی بگاتە حەدی دوژمنایەتیش گرفتی گەورەی لە دوا ئەبێت بەڵام ئەمە ئینشاءڵڵا من پێم وایە دوایەوەی کە ئەوە ڕوونکەینەوە زەواجی سڕی چییە عورفی چییە مسیار چییە ئەوەی کوردستانی خۆمان دوچار بەرنامەیەکی تایبەتی بیە کە کۆمەڵی خەڵک پێڵەسێ کە قەناعەت وان شتێکی تازە هیچ لەمانە نییە دوای ڕوونیەکەینەوە کە ئەوەی کە ئەبیسین کە هەندێک خەڵک تەلەفۆنمان بۆ کاندێ خوشک تەلەفۆنمان بۆ کاندێ برا پرسیارە کە ئایا ئەمە بەو شێوە جائزە یا جائز نییە کە وەلی ئەمری تیانە و شایەتی عادلیش کە دواتر ئینشاءڵڵا باسی اینجا وەکو جناب بشارەتێکە و ئامانجەکانی مامۆستایان کاتی ئێمە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم فەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباء فليتزوج ئیشارەتمان پێکا لێرە ئەوەی کە بۆیە لێرە ئەمە من لێرەش ڕۆکەمە هەموو دایک و باوکی ڕۆکەمە هەموو برا و خوشکێک کە گەنجن با وا مەکەن ئیلا چاوەڕێی خانووی خۆیان و سیارەی خۆیان و شەهادە بکەن با قەناعەتیان بێ بەوەی احتیاجەتی هەر لە بیدایەت ئەم ئامۆژگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەن بووە کەوابوو لێرە پێغەمبەری خوا فەرمیێ ئەی نەوەی ئەی کۆمەڵەی گەنجەکان ئەوەتان تواناتان هەیە باژن بێنێ فإنه أغض للبصر وأحصن للفرج کەوابوو یەکەم لەوەیە کە من و تۆ چۆن پێویستمان بە ئاو خواردنەوە پێویستمان بە نان خواردن هەیە بۆ ژیانمان خوای پەروەردگار عەزە وەجەل غەریزەیەکی کەیتیانمانە دروست کردووە کە پیاو پێویستی بە ئافرەتەیە خێزان مرد پێویستی بە خێزانی ئافرەتیش پێویستی بە مێردی هەیە ئەمەری خاڵێکە لەوانەی کە تۆ پێویستت پێێتی بۆ خواردنە حەڵاڵەکە پێویستم بە کەسابەتی حەڵاڵ هەیە پێویستەکەم یارمەتی خەڵک دەم دەستە خەڵپان نەکەمەوە بۆ زەواجیش پێویستەکە لە جێوڕێی شەرعی خۆیە داینیت ئەمە خاڵێکە گرنگە بۆتە دیاردە مامۆستای بەڕێز ینی گەنجان بە تایبەت کوڕان زۆر درنگ وەخت دەستەبەن بۆ هاوسەگیری ینی زۆر ئیشکاریان لەگەڵەوە هەیە کاڵێم زۆر ینی کەمینەن ئەوانەی لە تەمەنی مەسەلەن 18 بۆ 24 ساڵی زەواجەکەن ئیلا کەونە سەروی 30 ساڵیەوە ئەمە چ کێشەیەکی تێ وەڵی ئەو کێشەی تایە ئەگەر بێت و پەروەردە ئیسلامیەکە بێ بڵێ کاکە من توانام نییە بەڵام من هەموو جارەڵێم توانە شەرعیەکە ئینسان تەماشاکە دائیمە نەڕوانێتە سەروی خۆی ئەنجا بزانێکا کە تا زوو ژنبێرێ زوو لە گوناه ڕزگاریە بێت زوو مناڵی خۆی بینێ لە کاتێک کە ئەم پێویستی پێێتی مناڵی ئەگاپی یارمەتی بدات خۆ ئێمە خوا بۆ عیبادەت دروستی کردوین ئەبێ هەموو شتێ لە خوا نزیکمانەکاتەوە ئەوە هادەفی ئێمە بێ ئەوە ئامان جوان بێ ئەو ڕێگا بگرینە بەر ئەوەی لەخوا دوورم ئەخاتۆ دەوڵەمەنیەکی نادروست و ناشەرعی بێت مەسائلی هەر بابەتێک بێ کە عیلاقی بە شەهواتەوە بێ لەخوا دوورم خاتۆ بەرپرسیاریەک بێ لەخوا دوورم خاتۆ ئەبێ من خۆمی لێ بپارێزم کابوو لێرە من قەناعەتم وایە ئەوە خاڵێکە لەو خاڵانەی کە ئێمە کاریگەری غەرب کەوتۆتە سەرمان ئەگەر لە مناڵی پەروەردەیەکی ئیسلامی ببین قەناعەتمێ بەو ژیانەی کە زانم دنیا بە ئامانەتێکی تایەم من خوا بۆ عیبادەت دروستی کردم بەشێکیش لە عیبادەت ئاوادانکردنەوەی ئەو خاکەیە بەشێکیش لە عیبادەت خزمەتکردنی ئەو خەڵکەیە کە تۆ بووی بە بەرپرسیاری ئەم وڵاتە بەرپرسیاری کافر و مسلمانیت خزمەتی کافر و مسلمانەکەی دادپەروەریت بۆ هەردووکیانە هەر کەسێ زۆڵم لار کامیان بکات تۆ ڕێگەی لێگری کەوا بوو ئەکەڵم عیبادەت بە ماناگشتیەکەی کەوا بوو لێرە من قەناعەتم وایە ئەگەر بێت و حەز ناکەم زۆر کە ڕەدیەمەدا ئێمە ڕەشبین بین بەڵام ئەم زروفە هاینتیایە تاڵە مسلمانان ئەوقاف مامۆسایانی ئاین کەناڵە ئیعلامیەکان بەرپرسەکان ئەوەی خەمی ئەم ملەتە خوا هەوڵ بدات یعنی بربەستێکدان یەگینا ئێستا وای لێهاتووە لە ناو چینێکە ناڵێم زۆر
بەڵام وای لاتوە ئەگەر عیلاقەی ناشەرعی نەبێت لەوەشێت هەندێکیان بە عیبی بزانن ئەمە ئەو بەدبەختیە کە ئێمەی مسلمان خوا کۆمەڵشتی حرام کردووە لە حرامە ئیطمئنانیت نامێنێ یارمەتی خوای پەروەردگار نامێنێ بۆ ئەم میلەتە دڵتەنگی ڕووە کاتە ئینسانەکە ئاەتی کە بۆ برای خۆم خوێنبوو خوای گەورە فەرمی ئەوەی پشت لە ذیکری من کات لە قورئان کات مەعیشەتی تەنگ و تەسکە بێ من خەڵکێکی زۆرە ناسم لە ڕووی دنیا و کێشەی نییە پارە سیارە مڵک کار کەسابە سەحەت بەڵام کە دوورە لە دین و دائما دڵتەنگ و بێتاقەتە کەوا بوو خاڵ یەکەمەوە خاڵێکی کەما ئۆساگیانەوەتانێ وەکو باسم کرد ئەم زەواجە قورئانە فەرمێت ومن آيات أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها زەواج مای سەکینەتە دڵنەواییە مای خۆشەویستیە مایەی دروستکردنی سۆز و بەزەیە وەکو ئاەتەکە ئیشارەت پێکەوە جعل بینکم مەوەدەتە وەڕەحمە ئەمە ئینسان کاڵێم سکونەت لە هەردوو بەشوە چی نەفسی بێ لەلایەنە بەشەکەەوە بێ کە غەریزەکە بە ئینسان پێویستی پێ بێ چی بەو بەشەی کە ئینسان لەو شوێنە ئەحەوێتەوە شوێنی حەوانەوەیەتی ئینسان دقەیە زووتر کاتێ زووتر بگا پێی باشترە بۆی پاشان واقعاً زەواج نەبێ لە وڵاتانی تر چی تێکە نەسل تێکەڵ بووە کەس نازانێت کێ کوڕێکیە کەس نازانێت ئەم ئافرەتە خوا پەناماندا لەگەڵ ڕێزم بۆ هەموو خوشکێکی بەڕێز ئێمە لەگەڵ میلەتێکی مسلمانە قسەکەین زۆریان تێکەڵ و پێکەڵە نازانێت مناڵەکەی چ پیاوێکە لە زەواجی شەرعیە وەکو سەردەمی جاهیلیەتی پێشی خوای گەورە پاداشت داتۆکە خەڵکەکە تێکەڵ بووە یعنی ئایا کەسێ نەزانێ باوکی کێ تر ژیانچی خۆشێکی تایە مەحرومن لەم خۆشەی مسلمانانی تایە ئەوان بۆیە هەستی پێ ناکەن مامۆساگیان مەحرومن هەروەها ئینسان کە زانی باوکی کێ دایکی کێ مامی کێ خاڵی کێ باپیری کێ عەشرەتی کێیە ئەمە عولەما ئەفەرمێت پەروەردەکردنیەکی ڕاست و دروست کە گەورە ئەبێت سەری بەرزەکە ئەڕوات لەو زەواجە شەرعیە نەبوو خەڵکێکی تر بە غەیرە ئەو ڕێگا بێت ئەو ئینسانە وەکو عەرە بڵێ سەوی نایەتە دنیا و ئینسانێکی تاوی نییە کۆمەڵگا پاراستن لە کێشە زەواجی شەرعی ئەو کۆمەڵگا پارێزیە لە فەساد خوای گەورە پەنامان دات ئەی پارێزی خۆ معلومی جەناب تا دوورکەوتنە لە شەرع لە هەموو بوارەکانیوە کۆمەڵگا شیرازەی کۆمەڵگا تێکەدات بڕۆ لە ڕووی خوای گەورە پەناماندا خەمر عارەق کە ژەهرە بۆ ئینسان چەندها کێشەی لێ بۆ تۆ کێشەی تەلاقی لێ بۆ تۆ کێشەی شەڕی لێ بۆ تۆ کێشەی کوشتاری لێ بۆ تۆ کێشەی وەرگەڕانی سیارەی لێ بۆ تۆ بڕۆ تاوەکو ڕۆی لەسەری اینجا کەوا بوو مەسئولیەت و تەعاونکردن دەوڵەت بەبێ خێزان دروست نابێت وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته تا ئەڕوان لەسەری دێتە سەر ئەوەی پیاو مسؤول لسر أهل بيتك خيزانش والرجل راع على أهل بيتي وهو مسؤول عنه والمرأة راعية على بيت بعلها وولده وهي مسؤولة عنهم كوكاتا لي أم مسؤوليتا أم مسألة خوشويستي أولادا أويك إنسان كأم آفرة أولادي خوي أبينيت دكتوريكي سعودي شتێکی بڵاو کردبوو بووی من کاتی ئەو سەماعی ملی خۆمە ئەبین بۆ ئازام دژمنەکەم ئەبینم بۆ لەبەرەوە بەهۆی ئەم شەهادە و هەر زەواجم تاخیر کرد تاوەکو لەو تەمەنە دەرچووم تەمەنام ئەکرد ڕۆژە لە ڕۆژان مناڵە پێم بڵێ دایە و تەمەنام ئەکەش مناڵێکیشمە بێ بۆ لەبەرەوەی زانم لە کاتی ئینسان کە پیرە بێ و تەمەنیە کات کەس وەکو مناڵی خۆی خزمەتی ناکات کەوا بوو لێرە ئەم مەسئلەی هەستکردن بە دایکایەتی و باوکایەتی و پێویستی دایک و باوکیش بۆ کاتێک ئەڕۆنە ناو تەمەنەوە لەو زەواجە شەرعیە مامۆستای خۆشەویستم دێتە دی زۆر باشە من ئەمەوێەوە بڵێم قسەی تۆ تەنها ڕاستەی کوڕان و پیاوان دەکرێت بۆ هاندانیان بۆ زەواج یان بە هەمان شێوە ڕوبەڕووی ئافرەتان و خوشکان و کچانیش دەبێتەوە ئەمە من نەکو سەریع ئیشارەتم پێ کرد من لێرە هەر دەسەڵات هەبێ ئاسانی کا بۆ خەڵکە مامۆسایان خەڵک وریا بکەن ئۆقاف دایک و باوکەکان خەمی ئەولادی خۆیان بخۆن چکە ئافرەتیش تەمەنێکی زەواجی تیاکات پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتەکە فەرمێ من جاءكم ترضون دينه وخلقه کابوو ئافرەت نەڕوا بە دوای شەهادەت و بە دوای دەوڵەمەنی بە دوای چیچیا بگەڕێ چونکە مایەی بەختەوەری بە وحیاتۆ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خاڵی سەرەکی ناجەحبوونی زەواج دین ئەوە بینی خۆی خوای ئەو کوڕەیەک ئەهلی دین بێت خلق بریتێ لە هەڵس و کەوت تەعاملی کە بێ ئینسان پرسیاری بکە ئەم دوانە ئافرەت لە پاڵی ئەحەسێتەوە هەروەها بۆ پیاویش پێغەمبەر خوا فەرمی صلی الله عليه وسلم فاظفر بذات دين تربت يداك
با ئینسانێک کە غەمی ئەولادی و مستەقبەلی خۆیخوا خەمی دینی خۆیخوا ماڵی خۆیخوات لەو ئوسرەی کە دروستی ئەکات بە خاڵی سەرەکیەکەی دین بێ پاشان شتەکانی کە عولەما ئیشارەتی پیان کردو دیمەنی بە دڵت بێت و زۆر باش مامۆستای بەڕست با بێنە سەر بە ئەم باسی زەواجمان کرد چەند جۆر زەواج هەیە چونکە لە ئیسلامە ڕاستە ئەمە زەواجێگە و ڕێگەی بۆ دانرا و پیشاندراوە بەڵام وەکو ناو وەکو جۆر چەند جۆرێک ناوی زەواج ئەهێنرێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو جۆرە زەواجانەی کە هەن و ئەنجام دراوە ئایا دواتر بدەینە سەر باسیەوەی کامیان ڕێگە پێدرا و شەریە و کامیان مشکیلەی تایە باسیەکەین بەڵام جەنابەت بفەرموو جۆرەکانی زەواجمان بۆ باس خاڵێکی زۆر گرنگ کە ئەمە کورتکەینەوە مامۆستا عەباس بڵێ هەر زەواجێک هەر گرێبەستێکی هاوسەرگیری ناوی بنێ هەرچی ناوەکەی هەرچی بێت هەر ناوێکی هەبێت ئەرکانەکانی شەرعی لەگەڵ شەرت و مەرجەکانی تیاب و شەرعیە ناویشی بنێ هەر زەواجێک ئەمانە پێوەرن ئەبێ بە پێیان پێوەرە بیان پێ ئەگەر عەکسی ئەوە بوو هەر بنێ ناوی بنێ زەواج المتەقین هەر شەرعی نییە ناوەکە ناگۆڕن چونکە بۆ حەقیقەتیشت ئەگەڕێتەوە بۆچی بۆ التحريم تابع للحقيقة والمفسدة لا للاسم والرسم حرام بوون ئەگەڕێتەوە بۆ حەقیقەتی شت نەک بۆ ناوەکەی بەڵام هەندێک جار مامۆستا مەسەلەن ناوەکان بڕاون بەسەر ئەو شێوازەی بۆ تعریف ئێمە ناوەکان بوو من ئەمە وەکو یاسایەکی گشتی لەبەرەوە برایەک هەر خوشکەکە بڵێ کاکە من ئەوە ڕوکنان نەمزانی باوکەکان دایکەکان ئەو پایان نەمزانی ئەو مەرجان نەمزانی ئیتر زانم ئەم زەواجە شەرعیە یا شەرعی نییە با هەر ناوێکە بێ بەڵام ئەو ناوانەی کە جەناوە دوتت ئێمە هەمانە زەواجی عورفیمانەیە ئەم زەواجی عورفیە ئەگەر بێت و تەماشایکەی دوو مانای هەیە مانایەکیان وەکو زانایانی ئەزەری پێشوو کە باسییان کردو لە مصریش زیاتر ئەمە سەری هەڵداوە زانایان وتیانە ئەویان ما تعارف عليه المسلمون من القدم بۆ هەر لە کۆن و مسلمانان وەڕاهاتوون کە باوکەکە ئەگەر خۆی ئەهلی علم بووە بە صیغەی ئیجاب کەوتێتی ئەو کەسەی کە کشەکەی خۆی پێداوە ئەوە من کەچی خۆم تەزویج و تەنکیحی تۆک لەسەر مارەی ئەوەنە و بە شایەدی ئەم دووشا ئەوی توتێتی قەبیلتەوە من قبوڵم کرد ئەمە لێرە کەوا بوو هیچ شتێک نەبووە محکەمەیە بگەڕێنەوە بۆی ئیترەوە بۆ شایەت هەبووە مارەی هەبووە ئیعلانیان کردووە و دواتری ئەو شەرتانەی خوێنین ئەمە ئابە و شێوە عورف بووە دابەزی ئەگەر ئەم زەواجی عورفی مەبەستمان ئەمەیان بێت ئەوەش گومانیتیانێ زەواجێکی شەرعێت و هەر ناوێکی لێ ئەنی ئەوەی بۆ لەبەرەوەی عەقدێکی صەحیحە کەوا بوو ئەرکانەکان و شەرتەکانی تایە ئەنجا دواتریش خێزان دروسە بێت مناڵ دروست ئەبێت نەفەقەیەوە کەوێتە سەرما خەڵکی هەموو ێزانەوە خێزانێتی خزمایەتی دروستە بێت ئەو خاڵانی کە باسمان کرد لە چییە لە ئامانجەکان ئەهدافەکانی زەواجە لە بین ئەم دوانە دێتە دی هەموو ئەرک و بەرپرسیارەتیش لە نێوان ئەو دوو هاوسەرەیە ڕوونن هەموویشی دەبێتە مای خێر و خۆشی بۆ دوو عایلە ئەگەر بێت و ئینسان مقدماتێکی باشە بێ خوا مۆفەقیان کات کەوا بوو لێرە حتا دواتری شەمە ئیشارەت پێکەن کەسێک جاری وایە بڵێ کاکە ئیمامی ئەبوو حەنیفە ئەگەر چی فتوای دابێت بەبێ وەلی لەبەر چی لەبەرەوەی ئێمە ئیش بە قورئان و حەدیثەکەین کە جمهوری عولەما مخالف فتواکەین بەڵگەکانیشان بە قووەت و قسەکانی ئەو مخالفی نەسەکانە ئینشاءڵڵا لە بەرنامەکانە ڕوونیەکەینەوە زیاد لە بابی وەلیە بەڵام خۆ ئەو نەیفەرمۆ کەسیش پێی نەزانێت کەوا بوو ئەگەر بە قسەی ئەویش بکەیت ئەبێ ئیعلان بکرێت ئەبێ ئیعلان بکەی خەڵک بزانێت کاکە وەلی و برا و کەس و کار هەردوو عەشرەتە زانن ئەم ئافرەتە مێردی کردووەتە ئەوە ماڵی هەیە خێزانن مناڵی ئەبێت میراتی یەک ئەگرن بەڵام نەکەوەی کە ئێستا کابرا ئەم زەواجە کە وتمان لە ئیسلامە زەواج ڕەحمەتە خۆشەویستی عەفا ئەمە نقمەتە قەلەقە بێتاقەتیە خوا لێت ڕازی بێ هەموو عەکسی ئەوانەی کە بۆیە ئینەکەوا بوو زەواجی عورفی بەوە ئەمە زەواجی عورفی ئەمەیان کە زەواجی سڕی پێ ئەوترێت ئەمەیان بریتیە لەوەی کە بەبێ شاید بەنهێنی کەس پیان نازانێ ئەمەیان ناوی سڕیە ئەمە زەواجی سڕیە کە وەلی ئاگای لێ نییە وانە دوو کەس لەگەڵ یەکە ڕێئەکەون و ناوەسیقەی ڕسمیشی هەیە من کەوا بوو لێنێ شەڵێم هەندێ جار من بەرنامەکە ئەبڕم بە قەسد بۆ ئەوەی کە گەشتمە سەرەوە باسی و زەواجێک کە لە کوردستانی و ناونراوە مسیار و مسیار نییە
بۆ من کەمترین شتەڵێ مەگەر فەرەضەن خوشکە قەناعەتیان پێکرد ئافرەتی قەناعەتیان پێ کاکەمە جائیزە وڵێ یەک تەڵەب مەیە لە مەحکەمەمارەم ببڕە ئامادە و پیاوی کات کابوو لێرە هەرمە ئەم قسەی ئەمە بەرنامەی جەنابەتەوە پاراستنی ئەو خوشکانەیە مافی ئەو خوشکانە کە زوڵمیان لێ نەکرێ بڵێ من یەک داوام هەیە کاکە قەینا ئەوە من لێم قەوما و زوڵمم لە خۆم کرد و دایک و باوک و براو کەس و کارم ئەم عیبەم هێنا سەر ئەوان بەڵام من داوایەک مێ با بڕۆین لە مەحکەمە عەقدێکم پێ بێ سبەی مافەکانم نەفەوتێت بزانام ئەیکەن کەوابوو لێرە چی بوو ئەم بەشەی سڕیە کەوابوو زەواجی سڕیەوەتانێ کە ئەوەیشی کاگەر بێت و شایەتی تیانە بێ و وەلی تیانە بێت دوو کەسەکە خۆیان اتفاقن هەموو عولەماڵێوە زینایە خوای گەورە پەنامامدات اینجا لێرە کەوا سڕیا کێ برەوی پێداوە مەسەن پاساویان چییە کە زەواجێک هەیە لە ئیسلامە بە ناوی زەواجی نییە مەگەر وەکو ناوەکان باسمان کرد ئەمە عولەما هاتون کەوا بوو وایە ئیشارەتیان پێکرد کاکەم ئەمە دوو کەس گەشتونەتە یەک وتمان ئەگەر بێت و شایەتیش دانێن مامۆستا عەباس شایەتیش دانێن ڕوکنەکانی تیا بێت وەلیەکەش هەبێت بەڵام هەر نهێنی بێت نهێنی بێ ئەنجا لەو کاتە خلافەیە لەسەری ئایا تاوە تاو نییە شایەتت هەبێ وەلی وەڵام نهێنی بێ ئیعلانی نەکرێت بۆ لەبەر ئەوەی یەکێک لاوەی کە ئەگەر شایەت هەبوو مامۆستای خۆی لێرە من نمونەیەکەم جارێکیان من ئەم پرسیارە ئەەکەم لە زۆر مامۆستا برای بەڕێز باوکێک مامۆستایەکی ئاینی کەسێ بڵێ مامۆستا من پێم خۆشە هەر بە ئاشکرا یا کچەکەی ڕازی بێت بە ئاشکرا تۆ وەلی منی من حەزەکەم کوڕێ دێتە داوای کچەکەڵێ حەزەکەم تۆ لێم مارە ببڕی شایەتی شەیە بەڵام با ئیعلانی نەکەین کەس پێمان نەزانێ با عەقدی هینی بۆ نەکەین کەس هەم بۆ کشی خۆی قبوڵ ناکات کە قبوڵی ناکەی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه كابو اللي من ما بس لو زواج صريح ما مساو عقديك لبين دو كس دون أن يحضر شهود ودون أن يعلن شاهد آمدانية إعلان ناكري وثيقيك لبين أنانية خلق بيان نازانية إجماعي لسر أنه باطل لفقد شرطه الصحة إجماعي لسر أمك ئەم زەواجە باڵە ڕوکن و شەرتەکانی تیانە بەڵام کەسێک گەڵێ باشە مامۆستایەمە شایەتماندانیا بەڵام بەمەرج گیراوە لەسەر شایەتەکە کە ئەم نهێنیە بپارێزێت بەبێ ئەوەی وەلیشی تیابێت ئەمە ێسە لە کوردستانی خۆمان بەبێ ئەوەی وەلی هەبێ کە سوکاری ئەم ئافرەتە کەس بزانێ هیچ لەوانەی کە مایەی بەختەوەری ئافرەتە تیانایەتە دی مناڵبوون ماڵی خۆی لە ماڵی خۆیان بێت برایەکی خوشکێکی بێ بۆ ئەو ماڵە لەگەڵ ئەم مێردەی دەرچێ بگەڕێت وایەوانە حەقەکانی نەفەقەی لەسەر ئەو پیاوە ئەگەر بمرێ میراثەکەی بکە هیچ لەمانە نایەتە دی لەم حاڵەتەیە ئیمامی مالکە فەرمێت سەبر کە ئەگەر زەواجەکەش هەبوو ئەگەر بێت و وەسیەتی شاردنەوەی ئەو عەقدە هەبوو ئەو کاتە تەسلە بالشەهادە ڕوحەها ڕوحی شایەتێکە و نەبێت بۆ لەبەرەوەی ئێمە قەسدمان لەوەیە وهو والقصد منها والإعلان الذي يضمن ثبوت الحقوق كاتي إعلاني كرد حقي ثابتة بلا سلام بياوه ككس نزانيت أو كاتا إعلاني كرد قمان الشك نامينيت أو كاتا حق لبيني فصل يقلع كروي لبيني حلال وحرام شون أنفرموا دا شيرين بهردك مان جمع عليه بو بيماني برد بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم فصل ما بين الحلال والحرام الدف والصوت لا إمامي بغوي لشرح حسنين آياته فرمي بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم فصل ما بين الحلال والحرام الصوت والدف في النكاح أفرتكان بخوان دف ليدن دەنگ بەرزە بێتەوە ئەو نەشیداڵێن گونجاو بێ بۆ ئەو مناسەبە هەموو خەڵکی ئەزانێت ئەمە ئەفەرمێ فەصل لە بینی حەڵاڵ و حرام مەوسەد جەنابێت مەسەلەن حکمەتی زەواجت خستە ڕوو کە حکمەت چییە ئاشکرایی ئەوە مەسەلەن حکمەت لە شەرتەکانی لە مەرجەکانی مەسەلەن ئامانجەکان زۆر ڕوون با کەسێک لە بەرامبەرا پێمان بڵێ حکمت لە شاردنەوەی ئەم جۆرە زەواجە چییە گەشتنە ئەوەی کە خۆی بێت دواتریش ئیشارەت بە حکمەتی ئەوانە ئەکەین ڕەجیع لەماش بۆ ئەوانە ئینشاءڵڵا کەوا بوو مامۆستایان منی لێک لێرە چەند ئەم قسە جوانانەکەن ئەهلی علمێ لەوە قەولی مای مالک بوو کە فەرمی ئەگەر تۆ وتت دوو شایەت بێنی جارە شایەتیش ئەبێ عادل بوو شایەتیش عادل بوو نابێت کەتمی حەق بکات کەوا بوو شایەتێ بێنی 5,000 بیتێ و شایەتێ بێنی کاکەوەڵا ئادەی کاکەوەڵا دوو کەس لەوە دوو تەڵەبەی خۆم بانگەکەم یەکەمە شایەت دوایی ناوی ئەم کوڕکچە نازانن هەل لە گەڕێکێکی کە ڕۆژێکە ببینە نایناسیە کابڵێ کاکەوەڵا الحەمدوللا و خەڵکە زانێمە ڕوونە کەس نازان بۆیە تەماشاکە ئەم قسە چەند شیرینە چەند بەهێزە
ومجرد العدد لا يزيل السرية. بو عندك كسر ما مصا أكر كتشوك رجع زانيان ودو شاهد لو بين أبوي تتاول السري در شو بزواجي سرينية بمعنى فنون كاك تنها أوي كشن كسي أزانيت أما أولا أنا بابلي السرينية بو الله جاري واهي كومالي خلق دبانزا كسن بيكو تاوان وفاحشة أكنوا لوج در شو السربة والله على شرع حلالية رونا مقسم وصيان ده النمونة جيت الليلة الله يكر باشا شش كاس ما مصاب أزيان أم فرضت شن جو عندنا الراوا طلابي علم داينا الله يكر شش سيكش سيكر بلين كاكي جان هو يكيك مان دوان من شايته أو كي معري بريلي كاو أو دوانك كشايت أو كوك شكل يباله أو دوانك أهم درجة بكيتو رجاء يزور عجيبة بو حيل وفروفيل بو قشتن بشي خوابنا من دابو متعوبو تاوان بو كاتا خوتو والله ما مصاي كاكاتو قدو كاستينا والله كاكو شون خيزانتي والله كاكو من هاوركاني خوم همو يبيكو بونا تشاهد سريك او ديني اسلام بلابتي دارياوا يعني دينيش بيموا بما مصاي بالرز يعني الريغنا دا يعني مشروعيتي نادا بالريغيك كدرفتي هنا أنا أراي كومالي جمان مثلا إنسان خاطر كومالي جمان والله يعني ما بوخي حرام سد الزرايع بويا مثلا دع ما يريبك إلى ما لا يريب أو شتى كجاي جمان وازي اللي بيني بيوشتي كبيا جمانة أنا وبيا غمني خوا فرمي صلى الله عليه وسلم إن جا عندي لهالي علم فرمون أهم شايت يعني كبوشي وأقرأ شايتي الصورية يعني حقيقية أهم شايتي الصورية بوشي على تحليل ما حرم الله بوشتي أخوة حرامي كتبوا أخوتي حلالكي وكانت لا قيمة لها في نظر الشرع والدين أويك أو بوشي أويك أوتن كاس زانني كاس يكنا ناسن والله كاك يما أما دوين ولا أما دوين كاك ما فرتمان كي كوابراكي كواباوكي يا ما فرتا شدلكي خوش بو زواجه هل دوك ساعتو أبابي وبيناسن خب هذا عشان داتو شايتان كرو روش تدرو أما بالروبيا أوتري الشاهد للري الشرعي والشهادة بريتيلا تعبير كردن بزبان لسروي كلا دله وي زور جاري سلاي خومن زور جوانا كان ما مساين يعني خو پاداش انداتو الله باش شاهد كان طرفي كي لطرفي كچگه طرفي لطرفي كرغش بيت دو هاي ولا سر كاغازي شي نوسن دو هاي الشرينيه دي مو خلق كازانيه اي تو بنينيه ما مصاك كخوي واكات خوي حزك كاس نزاني وما مصا ماري بربي ما مصاك خوي شي في خوش نيه ان جاء ما مصا ام زواج السريه ام زراراني تايب يموت من زواج معناي خوش حالية وسكناوية علماء فرم أم زواج الرعب وقلق لا سكن ورحمة الركاي دود ضلي وترسو نك صوزو بزي والرحمة دلاي إنجا دائما الليلة دل الراوكية أترسي الرجل الرجال ما كشف يلنا وخلقك تقابين أنت كسيك مال بيكو بنية بترسي كشف يد أو زواجانية كخوابة منتي باسيك أبو إيمان داران يعني هو الشرع كمنتي خوي پروردگار عز وجل مودة والرحمة والسكنايتي أسرة بيكنا يعني خيزان بم زواج دروس نابت كيك لأمان جكاني زواج داناني وهني خيزان يك دروس بيت خزماتي دروس بيت باوكو أما باوكي خوي ابني أولاد دايكاتي دروس بيت أما دروس نابت باراستني أولاد انجا خزماتي لبيني كسكاري كشكرك دروس نابت بويا من اللي رالين فرضا كسيك الله مدعواكم لهيج براية لهيج خوشي إقدامي أو نكن بو چونك بايا كم خوان زرر كن دوم زرر لخلق دن بس أم تعبيرا الله فرضا أجر هر كسي أم إيشا شكرت با يجد طلبك هذول ما نصاي من يكشرت من لمحكمة أبي عقدك ما بعد دعاء ما فينا فوتيت بعد دعاء يجي قال يعني بدسيوني نيش ويري أخوي كشوك على إبراكاني پێم بڵێ کە چەند دروستە جەنابی مامۆستا ینی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شەوەیەکە لەگەڵ خێزان و هاوسەری خۆیە ئەچێ بە ڕێگەیەکە کۆمەڵی خەڵکی بینی لێیان تێپەڕێ و دوای ئەگەڕێتەوەڵێەوە فڵانی ئەو خوالت ڕازی بێڕن ینی کە بە عەلەنی کراوە کە پێغەمبەری خوایە ینی ئامادە نیە تەنانەت ینی بۆ ساتێکیش گومان لە پێ بنێ مەسەڵەن بە ئەگەری دروستبوونی گومانێکە کە لەگەڵ ئافرەتێکە ئابینێ چۆن زەواجێک بە هەزاران گومانەوە دروستە و مەسەلەن ڕێگە پێدراوە کاتێک خەڵک بەنهێنی ئەیکات ینی مەوسەمە کەوتمان پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم فەرمێ لا نکاح إلا بولي وشاهدي عدل وایە ئەمە جێرە وەلیتیانە و شایەتەکەش نییە وایە بە عەقدی زەواج یەکسەر میراث
بۆ یەک واجب ئەبێت ئەگەر بمرن پێش ئەوەیشی بیگوازێتەوە کەوا بوو لێرە ئەو خزمایەتی خاڵ و ماڵ و مام دروستە بێت ئەمانە من بەڵگەکان دێنمەوە بۆ دوایی ئێستا جەنابەت ئیشارەت کەوت بزانم جۆرەکان چۆنە وتم کاکەوە زۆر یەکەمان زەواجێک ئەگەر بە عورفی بەمانە ئەوە بێ کە ئێستا لە لای خۆمانە کابرا لە محکەمەش بارەی ببڕێ دڵی ئەو ناخواتەوە دێکی ئەکات مامۆسایەکی ئاینی دێنن خەڵکەوە بێتەوە شرینی ئەخۆن هەردوو لا ڕۆنەخواست بێنی وایەوانە عەقدێکی بۆ کە ئەمە زەواجی عورفیە ئەم زەواجە کە ئەرکان و شروعی تیا شتێکی جایزە ناوی بنێی عورف بە معنای ئەوەی کە سڕیە با ناوی عورفیش بێت جایز نییە ئێستا دیامە سەر بەشی سێمان کە زەواجی مسیارە زەواجی مسیار بەڵێ زەواجی مسیار لە عهدی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابە تابعین تابعین تا دێتە خوارە ناوێک نەبوو بە ناو زەواجی مسیارە کەوا لە خەلیجەوە دەستی پێ کردووە و لە سعودیەشەوە ئەم زەواجە بۆ شێخ یوسف قەرەضاوی ئەفەرمی ئەسڵەن کەلیمەی مسیار کەلیمەیەکی عامیە وهي دارجة في بعض بلاد الخليج ما بستيش في كلمة المرور وعدم المكث الطويل يعني بوشتكي سريعة وتريت كابلا راس سرداني يوم علاقة وقريته يعني كلمة عامية الدكتور أمير عبد العزيز كما مصاي فقه مقارنة لجامعي نجاح لفلسطين عليه مسيار كلمة تازية ليس لها أصل أو مدلول في المفهوم اللغوي أو الشرعي للغة بليك أم كلمة خوي إذا شون يما حقيقتي اللغوي معناها بون الأسد لزباني عربي ما معنايتي وأنا الصيام لزباني عربي يعني إمساك وانيا بلام للشرع يعني إمساك عن المفطرات صوم لغة يعني من الصلاة يعني دعاء لغة شرعا بريتيا لو هيئتيك إن نعجك لا بتكبير دس بيك أو بتسليم كتاي بيتي كابو مصطلحك يا شرعية يا لغوية يا عرفية كابو أم مصطلحة عرفي خليجة دايان ناو بكاريان هي ناوة ضربة من النكاح المستور عليه بشيكي مستورة ولا كسكاري خيزانك خوي نقوى كسكاري أو كشيك أبي بخيزاني كسي خيزاني يكمي هي أم جنبيني دعاي إشارة بيناسك أشياكين لأماني أشاريته بو أويك جني دوهم بياني نقل العاني يكم كولي وكسكاري يكمي تيانا بو أمنها بمسيار تويش بس يكين أمش حلالة يا أمش يعني أو زاناني تيانا حلال وقازان جو زرري أمشيا جاك أو مجاري هاتي إنك لا كلمة قال أمل إصلاحي عرفة شون كزاي سجاري ولا لا خومان لا أمولاتي خومان بعرفي كردي كومال يشتي ناويك لو تيري يو بشتيك قصي بيبلين لا يم احتمال أو معناه شيء كبير كاو عرفي يو بو أو كلمة أوايا كاو اللي رما بوتا عرف لناو خليجة شيخ أسامة أشقر فرميت كلمة مسيار صيغة مبالغة ببياوي قوتي زور سفر وكا زور سئبيته بالروات كابو جاري وايا أم بيوتي رجل مسيار يعني مسيار كزور هاتو شو أكاد لو أشي اللي يكي لو حالتها نبيك هم بس سريع بروا وسريع بيته لو مالا زور نبينيته ساعاتك لو مالا بيت بنيني در بنيني الرواد يعني جاري واش إنسان زور سفر واشتكات الرواد لولاتي كشان مانجي مينيتو قال ليا كدائما للسفر الصالة كشان مانجي للسفر بو أويا كابو أصل كلمة وكوشي عرفات دمشق شفرمي لهجة أهلي بوادي أصل كلمة هي قندكان هي دشت هي أهلي حضرنيها بلام أويك جرينجا إما بابلين زواجي مسيار شيا زواجي مسيار ما وصاي برام إما وكو باس مع كل عهد رسول الله صلى الله عليه وسلم نبوة بلام بريتية لو عقدي لو قرية بستي ك ركني تيايا شرطي شي تيايا ركن شرطي الزواجي تيايا تيايتي أما يبوي اللي رزور العلماء أرين جائزة شون ركن شرطي تيايا يكم باوكي أو آفرته آمادية أجر أو نبو كري أو بياوة عقدك لعقدك شايت هي وانيا ماري هي جوريانك الخليج كده أويك علماء كيالين لين بنبلغانا جائزة أم زواجه تەنها ناوەکەی بۆ هاتووە لە پیاوێک لەبەر هەر بابەتێ بێ لەبەر مەشاکل بێ خێزانی قبول نەکات خۆی تەحملی کۆمەڵێشت نەکات ئافرەتێ پێویستی بە نەفەقە نییە پێویستی بە خانوو نییە
بەڵام ئافرەتێک کە سوکاری هەیە باوک دایک برا ئەم پیاوە کە ئەڕواتە داوای ئەرکانەکان و شەرتەکان بنەماکان کایە وەلی هەیە شایەت هەیە سیغە هەیە کوڕ و کچێک هەیە مارەی هەیە بەڵام ئەم ئافرەتە دەست لە دوشتی خۆی ئەڵەگری یەکەم ئەڵێ من نەفەقەم پێویست نییە لەبەرەوە پارێ هەیە باوکی دەوڵەمانە برا حەزەکەن ئەم کچیان مناڵێکی هەبێت بڕاتە ماڵی خۆی سێبەرێکی هەبێت دووهەم چونکە بوو هەموو کەستوانێ دەست لە مافی خۆی هەڵگرێ دووەم ئەم ئافرەتە ئەڵێ من ئەوەشم ناوێ کە مەسئلەی مەبیت شەوێ نەشەوێ دەست لەو حەقی خۆم هەڵەگرن بۆ ئەو خێزانەکەت بە پێی مەجالت بێ بۆ ماڵی ئێمە شەرت و مەردی ئاشکرایی چی جەنابی مامۆستا ئاشکرایە ئەمەیە لێرەکە کە لێرە عولەما کە ئەڵێن ئەو عالمانی ئەڵێن جائزە ئەمەیە کە ئەم کە سوکاری ئەم ئافرەتە بێتە صاحب ماڵ ئەبێت صاحب مناڵ ئەگەر بمرێت مێردی دیارە کە سوکاری هەموو وەلی لە پشتە مەسئلەوەی عەقدی ڕەسمی هەیە لە محکەمە بەڵام لێرەکەوا بوو چەند نمونەیەک ئافرەتێک هەر کەسێک برایەک حەزەکات ئەم خوشکەی خوا باوکێک ئافرەتێک خۆی لەوەشی عەرز کاتە سەر کەسێکە بڵێ گەر تۆ من بێنی ئەوش لە وەڵامی بڵێ وەڵای کاکە من فەقیرم ئەڵێ دێ کاکە فەقیرت من دەست لە مارەیەکەم هەڵەگرم ئەمە خاڵی وایە من ناتوانم من نەفەقەی تۆ بکێشم ئەڵێ وەڵام من پێویستم بەویش نییە حەقی من نییە دەستی لێ هەڵەگرم ئەڵێ من ناتوانم هەمووش بێم بۆ لای تۆ ئەڵێ ئەویش حەقی منە من لەو حەقیشم خۆش ئەبم جا بەڵگەل لەسەر ئەوەی کە ئەم زەواجە وەکو گوتمان کە صحیحە لەبەرەوە ڕوکن شەرتەیە ئەو بەڵگانەی کە ڕێگای داوە وەو عالمانەی کە حەذەری لێکەن من ئیشارەتی پێکەم یەکەم قورئانە فەرمیێ فإن طبن لكم عن شيء منه نفسا فكلوه هنيئا مريئا ئەمە جارێکان ئافرەتە توانێت دەست لە هەموو مارێکی خۆی هەڵگرە بۆ مێردەکەی وانە ئەوە کە دەستی لێ هەڵگرت ئەنەسە فەرمیێت ئەبوو طەلحە چی کرد کاتێک ڕۆژە دوای خوازبێنی سولەیم ئەویش پێیوت پیاوێکی بەڕێز بووتی وەڵاهی پیاوە وەکو تۆ کەسێک نییە یا ئەبا طەلحە ڕەد بکرێتەوە ولكنك رجل كافر ئەمە خۆزگا بوو دایک و باوکی هەموو خوشکێکی مسلمان ئاگای لەوە کەسێ نوێژ ناکات هیچ نەبێ بڵێ کاکە تا یەک مانگ نوێژەکە بکە پاشان بێرە خواز بێ خەینا خزم تا باش شەهادەی هەبێ هەرچی بێ ئەویش ئەوە نام پیاوە لە ناو خەڵکە ناودەوتی یا ئەبا طەلحە والله ما مثلك يا أبا طلحة يرد والله هاوێنەی تۆ خەڵک ڕەدی ناکاتەوە بەڵام ولكنك رجل كافر وأنا امرأة مسلمة من مسلمانم ولا يحل لي أن أتزوجك ئەمەش لێرەوە ئەو کەسانی کە لە کەناڵەکانە ڕێ ئەگرن لەسەر جادەکانە بە ئافرەتەڵێن بەرنامە تەقدیمەکە ئەوە تۆ مێردەکەیتە کەسێکی ئەژنەبی دین لە لای تۆ گرنگ نییە مارەی نایەگەر مسلمانە ئەگەر وازی لە دین هێنا بێ شتێکی تر مارەی نایە لە کەسێکی بێ باوەڕ ئیتر تۆ چۆن ئاوە ئاسانیەکەی بۆ خەڵکی خوا پەنامامدا تاوانێک گێژگار گەورەیە فإن تسلم فذاك مهري ئەمە شاید مامەسە ئەگەر ئیمانە هێنی مارەیەکەی من دەستی دەڵەگەر ئیمانیانانەکەی تۆیە وما أسألك غيره جگەل لە ئیسلام هیچ داوای مارەی لێ ناکەم فأسلم فكان ذلك مهرها ئیمانی هێنا ئەوە بوو بە مارەیەکەی ئەمە حەقی ئافرەتەکەی توانێت دەستی هەیە ئەیخوان هەموو کەسی حکاوە بیر شایەتێکی مۆتانێ بەڵام ئافرەتەکە ناتوانێت دەست لەو حەقە هەڵگرێت کە وەلی ئەمر مارەی ببڕێ کە مەسەلەن بەنهێنی بکرێ ئەمە حەقێکی ئافرەتەکە نییە تا دەستی لێ هەڵگرێ مەسەلەن وە ڕووندا بوو لە مەسەلەن حەقی ئافرەتەکەی کە دەست لە مارەی خۆی هەڵگرێ حەقی ئافرەتەکەی دەست لە نۆرای شەوێک ناشەوێک هەڵگرێ بەس حەقی ئەوەی نییە بڵێ من خۆم مارە ئەبڕم وەلی ئەمە بناوێت ئەوان ئەوێ یەک بەرنامەی خاص لەسەری بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا نكاح إلا بولي ئێمە ئەگەر رسول الله صلى الله عليه وسلم وا بڵێ فەرەضەن سەحابەیەکیش بڵێ کە نیمانە گریمان دەئەنێم تۆڵێ کاکە گیان ئێمە ئیش بە قسەی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕسوولە بووە ئێمە و مەصدەری تەشریعە سەحابە ئەگەر مخالفەی حەدیث بکات کە
یان ئەو حەدیسەی پێ نەگەیوە یا بە نەسخ لی تێگەشتووە و ئەوانە نەسخ بووە بەڵام ئەسڵ وایە تۆ ئەنجاب ئەگەر بێت و غەیرە سەحابە بێ خەڵکێکی کە بێ کەسێک بێ خۆی ئەو فتوا بدات یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ أيما امرأة نكحت نفسها بغير إذن وليها فنكاحها باطل فنكاحها باطل فنكاحها باطل أما پێغەمبەری خوا فەرمی باطل ئەگەر وەلیتیانە بێ تۆ بە تعبیری کە بڵێ ئایا وەلی ئەتوانێ عفوی مەهرەکەی بکات ئەگەر کچەکە ڕازی نەبێت کابوو ئەمە حەقی خۆیەتی کچەکە بۆیە کە بەبێ ڕێضای خۆشی ناتوانێت بیداتە شوو جا لێرە کەوا بوو جوانیان فەرمە ثابتە فەرمێ فما سمعت بامرأة قط كانت أكرم مهرا من أم سليم الإسلام نمبیستوە هیچ ئافرەتێ مارەیەکەی ئاوا ڕێزدار بێ وەکو مسلم کە ئیسلام وفەدەخەلە بیها فەوەلەدەت لە اینجا کەوا بوو لێرە مامۆساگیان ئەمە لێرە چی بوو دەستی لە چی هەڵگرت دوو حەقی خۆی مارەیەکە اینجا بابێنە سەر نەفەقە کەسێک ڕۆشتە داوای ئافرەتێ بە یەکێ لە مناڵەکانی کوڕەکانی ئەبی تاالبی وت عوقەیل یان یەکێ لە ئەهل عەباس بوو پێیوت داوای لێ کرد ئەو بێنێت ئەویش پێیوت وەڵام من مەرج ئافرەتەکە پێیوت وتی نەفەقە هی تۆ نەفەقەی ماڵەکە شەکەم هی خۆی شتەکەم بە مەرجێ چی بکە ژن مێنە سەرمە لا تتزوج عليها کەوا چی کرد نەفەقە واجب نیە لەسەر پیا و ئافرەتەکە ئەم هەڵیشی گرت ئەمە لێرە یەکەم بەرنامەوتمان مەرج لە ئەو مەرجەی کە شەرتی نیکاح کە شەرع داینیاوە نیکاح بەبێ و باتڵە بەڵام الشەرط في النكاح کە لە بینی دوو کەسە هەیە المسلمون عند شروطهم وەنەو ئافرەتێکی هێستا موظفەیە ئەمە لێرە بە مەبەستی دەرچم لە بەرەو خوشکی ئێستا کە پێشەوە و پیاوە بێنێ ئەڵێ من مەرجێکمێ من دەست لە داوامەکەم هەڵ ناکرد پیاوەکەش ئەڵێ دەستی لێ هەڵ ناگری کاکە ئەو معاشەی هێتە لە 100 ئەوەنەی ئەبێ بدەی بە من ئەوە ئیتیفاق بکەن مەرجەکان ئەبێ جێبەجێ بکەن ئەو مەرجانی خۆی کابوو لێرە چی وتی وأنا قد فعلت کاکە نەفەقەت لەسەر من ئافرەتەکە وتی کابوو نەک نەفەقەی خۆی نەفەقە دەستی لە هی خۆی هەڵگرێ هی پیاوەکەشی هەڵگرت ئەوتی ئەو مەرجە بەڵام ژن مێنە سەرمە کابوو ئەمە بەشی سێهەممان بوو ئەی باشە دەست هەڵگرتن لە شەوێک نەشەوێک بەڵگەی چییە ئەوە بوو سەودەی کچی زەمعە شەو ڕۆژەکانی خۆی دا بە عائیشە ئەیزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس ئەوەی هاتیە با بزانین عائیشە خۆی ئەفەرمیێ ولقد قال السودة بنت زمعة حين أسنت بتمن بو ئەیزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ڕازیکردنی دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەز ئەکا لە لای عائیشە بێت خۆ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم لە ئەخیری شووە لە نەخۆشیەکەشی لە ماڵی عائیشە رضی الله عنها وفاتی کرد بەڵام ئەم ئافرەتە هەڵسا دەستی هەڵگرت لەوەی کە فەرمێ وهبت يومها وليلتها روج شوكي خوي ترخان كرداي بعائشة لعائشة زوج النبي صلى الله عليه وسلم تبتغي بذلك رضا رسول الله صلى الله عليه وسلم إمام البخاري الرواية يكات خوكي عائشة فرمي ئافرەتێکی بەتەمەن بوو بەڵام کەوابوو لێرە گەنا شەرعی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیقراری نەکرد لەبەرەوەی ئەمە حەقی خۆی بوو بۆ ئەمەیشی کرد لە ڕۆژی قیامەتە خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم خۆشەویستی ئەصحاب وەکو کەس نەبوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەتحی مەکە ئیمامی ئەبوو بەکر باوکی ئیمانە هێنە دەستی لە ناو دەستی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەگریان ئەبوو بەکر ئەڵێ وەڵڵاهی پێم خۆش بوو دەستی ئەبوو تاالب لە ناو دەستی پێغەمبەر بووە ئیمانی بێ ناچووکە پێغەمبەری خوا بەو خۆشحاڵترە بوو تا ئیمانی باوک کاو بووە لەم ئافرەتە زانێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو خۆشحاڵە بێت ئەوەی دا بە شەو ڕۆژی خۆی دا بە عایشە ئیدەن لێرە عولەما فەرموون ئەمە سێ حەقە شەرع داینەوە ئافرەتی خۆی بە حەقی خۆی دەست لەم شێهینەی خۆی هەڵەگرێت لە حاڵەتێکیشە لەوە سێ ئافرەتێکی بەتەمەن بێت لەوەی ئافرەتێکی بێوەشن بێ لەوەی ئافرەتێک بێ پێویستی بە پارە بێ لەوەی ئافرەتێک بێ پێویست بێ خۆی بپارێزێ ئەمانە ئەو بەڵگانن کە عولەماڵن بۆ ئەو مەسلحانن کە ڕوو ئەدا لە مەسئلەی زەواجی مسیارە خۆ ڕوونە مامۆستا قسەکەم ئەو مسیارەی کە لەوەی کوردستان مسیارێ مامۆستاگیان ئەو بارەکەڵ نراوە زەواجی ئاساییە
فقط ژن دەستی بارەکەڵ عقدی محکەمەی هەیە شایەتمان هەیە مارەی هەیە باوکو و دایک و کەس و کارم ئافرەتە دوای مناڵی ئەبێت ئەم ئافرەتە ماڵی خۆی هەیە ئەم پیاوە بە سەربەرزیتێتە ئەو ماڵەوە ئەوە هەموو عقد و شەردەکانی کە لەگەڵ ئەوەشە مامۆستا لەگەڵ ئەوەشە کە من پێم خۆش ئەوەش بڵێم شێخ عوثەیمین کە لە پێشە فتوایدا پرسیاریان لێ کرد باشە تۆ ئەی شێخ بۆچی عین لە پێشە فتوادا دوایەوە گەڕایتە دواوە فتوایدا کرد یەکەم جار فتوایدا ئەم زەواجی مسیارە جایزە دوایەوە شێخ عوثەیمین پێپرسیاریان لێکوتیان یا شەیخانە رحمه الله كنتم قد أفتيتم بجواز مسيار بكرتي حزكم بقى عربي كان وازلي أنا برسالة لك أنا الشيخ تو فتوى ذاك زواج مسيار جائزة باشان أو هو أنا تشيبو كوايلة توكرد بقريته دواوة يعني من الله حرام الله بيدنقولي فرمي لبرأ مفاسد عليك بوم دركوت لو زواج لو عقدها من ليبيا دنقم لبرو مقصد لنكاح ناية دي أو تاني تنها مجرد أو تاني إنسان بويك بقاتا مرامي خوي بيعوكا بوي بقاتا مرامي خوي أم إشاءكات أم يكم باشان شيخ ألباني هرب حرام يزانت بو تنانت بشرتو مرجكاني بحمو أواني ولا خليج الله بو الله لبروي أويك قرآن باس يكاد أما خيزان بيتو سكينة تيابيتو اطمئنانية تيابيت أو أهدافنا لزواج مسيارة النبيري بلكو الله أو مفسدة شتاية بياني كمنالي أبيت أم من الله تماشاءكات أم باوكا لقل عائلة كيتر تواوتيك الله ولقل من الله كان يكي شورج لناوي يعني أم هالناي بيت كابو لا إيمان لسر فيه كنا اللي نايل منالي بيت اللي نايل لا بس يعني زواج مسياري لبيش يعني زۆر باشە جەنابی مامۆستا من کاتی بەرنامەکەم تەواو حتمان بۆ باسکردن لەو واقعی کە لە هەرێمی کوردستانە ئاگوزارێت پێی دەوترێ زەواجی میسیار لە ئەڵقەی داهاتووە بە تەواوی و بە بەرفراوانی ڕادەوەستین وە قسەی لەیەکەین ڕوونی دەکەینەوە کە ئەم زەواجە چییە ڕێگە پێدراوە ڕێگە پێدراو نییە ئیجابیات و سەلبیاتەکانی کامەیە چەند جیاوازە لەو میسیارەی کە لە خەلیج ئەکرێ و هێشتا زانایانیش ئەوەی خەلیجیشیان پێڕەوانیە كواب من هر أول لبروي أجر براية خشكة آخر قسم على برنامجش ببينيه زواجي مسيار أويك بلاوي كردوا لخليجة نعوكي قشتوا تلاي خمان بريتية لو زواجيك كسيك أروات خوازبيني آفرتي أو مالا باوك برا كر همويان بعقد رسمي أمك شيء أدني لمحكمة مالي أبرن مالي أبي أرواب ولا مال وخزاني ختم مالي لي أبيت وفاة كاميرات ليك ور أجرن هي شهرون هيني كي كان لقل أوشة هندي العلماء لبر أو مفسداني تيايا شيخ الباني هرب حرام يزاني شيخ عثيمين ليه فتواكي حلال بوني بشيمان ببيدنق بوا شيخ بن باز بحلال يزاني خوي قورب هذا استباتو خوالت إن شاء الله بينا ربرز خشويستكان لألقيدها توا أوي پێدەوترێت زەواجی میسیار و لە هەرێمی کوردستان و ناوچەکە گوزەرێ و ئەنجام دەدرێت ڕوونی دەکەینەوە و لەسەری ڕادەوەستین بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا لێرگەرمیانی زۆر سوپاسیەکی تاو کاتە هەموو لایتان بەخۆی گەورە و مەزنە سپێرین خواتان لەگەڵ.